باشە محەممەد علی سەلمان کوڕێکی خەڵکی سۆرانە توانای نووسین و بەرەمێنانی فیلمی هەیە کتێبێکی نووسیوە بە ناوی ڕئیسپیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە لە ڕاستیدا ناونیشانەکەی بۆ من سەرنجڕاکەش بوو وەکو کوردێک کتێبێکی وا بنووسێ و بە تایبەتیش کە ئەو کەسەی لە بارەیەوە نووسیوە کووردە وە کوێشی دۆزیوەتەوە ئەمریکای دۆزیوەتەوە هەمومان پێشتر ئەوەمان بیستووە کە با بڵێن کریستۆفەر کۆلۆمبس ئەمریکای دۆزیوەتەوە بەڵام گرنگەکەی ئەم وەکو خۆی باسیەکات لەوایە کە نەخشەشی بۆ کێشا وەکو ئەوەی کە بۆ خۆی بە شوێنەکەی هەمووی گەڕابێت اینجا چۆن بووە ئەوە تەمان وردەکاری لای خۆی تەمان ئەمە کتێبەکەیەتی کتێبێکی لەبارەیەوە نووسیوە و ئەم کتێبی پێشتریش وەکو فیلم بەکار هێناوە فیلمێکی جوانی لێ دروست کردووە لەمێ لەگەڵ خۆی کاک محەممەد علی سەلمان کە بەسپاسەوە لە ستۆدیۆ گفتوگۆ بکەم کاک محەممەد بەیانی باش بەخێر بێت چۆن ئەم کتێبەت نووسی چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هاو چۆن دۆزیتەوە چۆن گەیشتی بۆ نەخشەیە خۆشی سپاسی بانگەشتنامەکەتانەکەم بۆ ڕوودا و الحەمدولای وحدە وسڵات وەسەلام عەلە مە لا نەبیە بەعدە ئێمە سەرەتا لە قۆناغی زانکۆ بەحسەکەمان لەسەر دۆزنەوەی کشوەرەکان بوو وە کاتێک بینیمان لەگەڵ دۆزنەوەی کشوەرەکان چەندین سلسلەی زنجیرەی موسڵمانان هەیە کە چوونەتە قارەی ئەمریکا بەڵام ئەمە بەداخەوە لە سەرچاوە ئینگلیزیەکانیان با بڵێن ئەوڕۆپیەکان باس ناکەن چونکەوان پێیان وایە کریستۆفەر کۆلۆمبۆس یەکەم بەرکەوتنی لەگەڵ ئەمریکا بووە بەڵام ئێمە دەبێت زۆر دووتر بگەڕێنەوە کە ئێمە پێمان وایە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت لەو کاتێوە بەرکەوتنی موسڵمانان لەگەڵ ئەمریکا هەبووە بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە هەمویان بەبێ هیچ لاریەک ئیسپاتی بەڵگەی لە قەڵەمدانی ئەم کووردە ئەکەنە سەرچاوێکی گەورە بۆ زنەوەی کشوەر ئەمریکا ئەم کتێبی بەردەستت لەسەر یەک فەلسەفا وەستەویش بریتە لەوەی دۆزەرەوە چەیە ئێمە زۆر گرنگی ئەم دەستەواژانە و مستەڵەحاتانە بناسێنین کە ئایا دۆزەرەوە بەچی وترێت دۆزەرەوە بە کەسێک ناوترێت بچی بۆ شوێنێک پێی پێ نەبا و شوێنە کوێە نەخشەی بۆ نەتاشەیە لە ناسینی خەڵکەکانەی پێگەی کۆلۆمبۆس هەموو ئەمانەی نەکردووە بۆ نەخشەی تا ئێستانە بەردەست نییە کە بڵێمە نەخشەی ئەمریکایە بە خەڵکەکەی وتۆ هینجە سوورەکان کە مەش لە ڕاستی نەپێکاوە ئەمە خێ لە مەکسیکەکان بوون وەکە چۆش ئەمریکا هەتا کە مردش نەیزانی ئەم قارەی چەند گەورەی کە دۆزیێتەوە وتی ئەمە هیندستانە یعنی ئەمە کێش دەبێ ئەم بەڕێکەوت بەری کەوتووە و ئیتر ئەو هەکە هاتۆتەوە توانە چیت بینیەوە توێتی شتێکی ئەوتیانە وڵا دۆزیێتەوە نیە بزدا بە دەست چاو خۆشە ئەمە ئەوەی ئەو نەخشەیە چۆن پیا کردووە ئەوە خۆش بێ ئەم نەخشەیە ئوستاز گەورە ئەمە باس لە ئەمە هەموو ئەوروپا هەموو ئەمریکا دەستی ڕئیسپیری ماسەکە بەداخەوە یەکەی مەنایناسی ئەم پیاوە ئێرە ئەمریکای باکوورە ئێرە ئەمریکای ناوەڕاستە ئێرە ئەمریکای باشوورە ئەوەی کە زانانی تو شۆ کردووە ئێرە مامۆستای عەزیز لێرە نەخشەی کیشوەری بەستەڵەشی باشووری کێشاوە لە هەمووی سەرسەمتر پلەی حەڕاڕەی پلەی گەرمی کیشوەری بەستەڵەشی باشووری کێشاوە کە ئەمە زانانی تو شۆ کردە بە تایبەتی ناسا ئەڵێ ئەمە هەمووشی نووسیوێتی لەسەری تاکید بۆدەکاری تەواوی بابەت ئەو دەستخەتەیەکە کاتی خۆی کردو بەڵێ ئەمە بە زمانی عوسمان نووسێتی لێرەش نای خۆی نووسیوە ئینشاءالله ئەگەر بکرێ بۆ تەنێرە نووسراوە خەریتە الفەقید پیری هەتا کە نووسێتی پیری سێ نقطەی کردە بۆ پێ پیری حازم محتەدین برازی عشەتی خۆی نووسیوە کە خەڵکی برازی بووە ئێمە زۆر جار ڕەخنە لە سەلاحەدین ئەیوبی ئەگەر ناڵێن بۆچی نەیوتوە کوردم یان بۆچی باسی کوربوونی خۆی نەکردویان عشرەتەکەی خۆی ئەم پیاوە بە ئاشکرا وتوێتی من خەڵکی برازیم لە نەخشەکەی خۆیە من ئەوەی کە ویستم لەگەڵتا باسی بکەم کیشوەری بەستەڵەکی باشووری کە کێشاوە پلەی حەڕاڕەی پلەی گەرمی ئەو شوێنی دەتنشان کردووە یعنی ناسا هەلا لە تەسەوڕ خۆی ئاڵێ ئێمە 10 ساڵ توانیمان پلەی گەرمی شوێنەکان دەتنشانکەین ئەم پیاوە لە سەدەی 15 دەتوانێتی پلەی گەرمی شوێنەکان دەتنشانکە بەڕاستی تووکی شۆکی کردین باش ئەوەی بە دوایە چوویت لە سەرچاوە با بڵێن دەرێکەکان ئەوانەوە ئەم بیرکردنەوەی چۆن بووە چۆن توانیوێتی ئەم نەخشەیە بکێشێ بەبێ ئەوەی کە جێگەیەک ببینێت یان گەشتی بۆ بکە ڕاستە لە ڕاستیدا ئەم ڕئیسپیرە گەشتی کردووە بۆ ئەوێ یعنی ئەوە نییە بڵێ تەنە بە خەیاڵ بڵڵەوە بگەشتی کردووە هەتا لە گەشتەکانیشە لە کتێبەکەی خۆیان بەناوی کتاب البەحریە تەفاسلی دیتێڵی بابەتەکەی باس کردووە کە چۆن چۆتە ئەمریکا چۆن ئەمریکای دۆزیێتەوە چۆن ناوی هیندە سوورەکان و خێلەکان و چیاکان و هەتا زۆری ماسی ئاو دەستنیشان کردووە هەتا ئەوەی کە زانایەت و شۆکەکە ئاڵێن
لەو کاتی فڕۆکە نەبووە تیارە نەبووە ئەم پیاوە بەسەر چۆن بەسەر ئاسمانە تێپەڕیوە چیاکانی ئەمریکای کێشەوە هەتا چیاکانی بەرازیلی کێشەوە هەتا زۆری ئاژەڵی دەستنیشان کردووە بۆم ناژەڵانێکی لێرە دەستنیشان کردووە کە هەتا ئێستا لە جیهانی مۆدێرنە ناهێنە ناساندن بۆ من ئەم جۆرە بلەیمیانەی دەستنیشان کردووە ئوستازی گەورە کە نیوەیان ینی سەریان لە ئەوەی دەرناکەوێ ئەم جۆرە بوونەوەرانە ئەمە شکلەکەشی کێشاوە بەڵێ شکلەکەی کێشاوە ئەمانە مرۆڤ تقریبا چیاکانی بەرازیلن لێرە زۆر ئاسکەکەی کێشاڵی لەم ناوچێەوە ئاسکە باوە ئەڵێ ئەمە شوێنە ناوی دەستنیشان کردووە یعنی دوورگەکانی لێرە کێشاو بە تایبەتی ئەم دوورگەیە زانان ئەگەر لێ وەربیتەوە وردەکاری زۆر زۆری تایە مرۆڤی تەیروتی و وا بڵێن ئەوانەی تایە ینی بەلەم و کۆمەڵەشی جۆری ماسی دەستنیشان کردنەوە ینی هەتا حقیقەتیشی لەجێراوەتەوە لەسەرم زۆرە ماسیانە ئەمە ئەیزل دۆقی پێڵێن بە دوورگە مەترسیداترینەکان ناسراوە لە زمانی ئینگلیزیە شتێک هەیە پێوترێ فانتۆم لە دەستەواژەیەکی جوگرافیا واتە لە کۆنا دوورگەیەکە بێ ئێستا لەگەڵ تۆفانە یان لەگەڵ سەهۆڵ بەندانە نەمابێ ئەم پیاوە فانتۆمی وای کێشاوە زانانی شۆ کردو بە تایبەتی گراهەم هانکۆنگ من حەزەکەم کورتێک لەسەر گراهەم هانکۆنگ پێ بڵێم گراهەم هانکۆنگ ئیش لەسەر زانستی کۆنەکە یعنی ئەو پێی وایە لە کۆنا تەکنەلۆژیای زۆر زەخم و زۆر کاریگەر هەبووە بەڵام ئێستا بەهۆی تۆفانەکەی نوحەوە یان با بڵێن بەهۆی بەرکەوتنی جیهانەوە و بوونی بە گلۆبالیزیشن پێی وایە ئەو جۆرە دوورگانە نەماون هەستاوە تیۆرێکی دامەزراندووە کە من بەڕاستی پێسەرسامم تیۆرەکەی ناوناوە پێشکەوتنی جیهانی کۆن The Advance of All Civilization ئەو تیۆرەی داناوە ئەڵێ لە کۆندا جیهان زۆر لە ئێستا پێشکەوتوتر بۆ تەفاسلی باسەکە و هاوها زانان لێ پرسن باشە کاکە تۆ ئەڵێ پێشکەوتۆ بەس بەڵگەت چییە ئەم نەخشەی کردوتە بەڵگە یعنی بۆی ئیسپاتی تیۆرەکەی خۆی بکە بەداخەوە ئێمە تا ئێستا لەسەرەوە پیاوە لە خوێندن کاکان باسییان ناکەین ئەنی ساوەکومن هەج و پرۆگرامی خوێندن ئەوە باسەکرێت بەڵێ هەمووی ڕوون کردوتەوە 3 ساڵ لە خزمەتیا بووم لە کوردستان مەبەستم بەڵێ لە کوردستانە ئەمە لە پرۆگرامی خوێندنە هەیە بەداخەوە نەخێر مێژووی لە زانکۆکان نەخێر لە هیچ زانکۆیش کوردستان من زۆر تەفاسڵم باس کردووە ئەوەی کە ئەم کتێبە واکە پڕبەها بێ ئەوەیە هەر قسەیەکم کرد بێ سەرچاوەکەیم داوە سەرچاوەکەشی ئەتوانم بڵێم 100 سەرچاوم ئینگلیزیە باخەوەکانتر بۆ مندا هەنێکی عەرەبی هەنێکی فارسی هەنێکی تورکی هەنێکی ئینگلیزیە کوردیە باقی سەرچاوان کات ئەگەر خۆش سەیریکەی 100 سەرچاوم بەس ئینگلیزیە و ئەوەی کە زۆر جێگەی مهمە نەخشەکانم پێدا بەکارهێناوە ڕوونم کردوەوە ئەم نەخشەکانیشت هەمووی کڕیوە ئەوانەی کە بەکارێتێنەوە بەڵێ ئەو نەخشانم کڕیوە بە زەحمە بەدەستم کەوتووە هەتا داوام لە چەند هاوڕێکم کردووە لە دەرەوە هەتا بۆم پێیاکەن دەستخۆش زۆر سپاس کاک محەممەد ئەوە زۆر هێنێ لەسەری بوترێ بەڵام ئەمە بەس پیشاندانی بە خەڵکو و بە ئەکادیمیستەکان و بە بڵێن کەسانی کە بە دوای ئەم بابەتانیا بەتابەتە گەڕانیتر بتوانن سوودی لێ ببینن کتێبەکەشیان بەردەست بێ وردەکاری بزان ئەتوانێت لێکۆڵینەوە شتی دیکەشی لەبارەوە بکەن بەڵێ وانە بەتاکیید بۆ خۆشت حتمما بەردەوامە بی لەسەر لێمانتێداە ئێمە نووسیمانە لە کۆتایە ئەمە ناکاتە نقطەی سەردێر بەڵکو ئەم باس خواتە زۆر هەڵەگرێ بۆ من سەرچاوگەلێکی ئەڵمانەکان باسییان کردو چکە یەکەم زار ئەڵمانەکان ئەم نەخشیان دۆزیەوە هەتا باسم کە دۆهیت لێرە ئەم نەخشات زێ ئەم نەخشەیە ئەمە یەک لە سەرسی نەخشەی جیهانە ئێستا بێ زەحمە لاپەر 180 بکەوە لاپەر 180ە باسەکەم کە ئەم نەخشەیەکی زۆر گەورە بووە بەڵام ئێستا پارسیەکی لێ بردراوە و ئەمەی کە ماوەتەوە یەک لە سەرسی نەخشەکەیە ئەمەشای ئوستازی گەورە ئەو ڕزگار بووە کە مەبەستە داوایە بەڵێ ڕێک بەڵێ ئەمەی ئەولاتر ئوستازی ئەوە ئەو نەخشەیە کە ئێستا لە بەردەستی من تۆیە ئەم نەخشەیە کە ئێستا دیارە ئەوە نەخشەی هەموو جیهان بووە لە ڕێگای خیب لە نماکانەوە زان نەخشەیەکی چەند گەورە بووە بەڵام ئێستا تەنها ئەمە لە بەردەستی من تۆیە باشە دەستخۆش بێ سپاس دەکەم بەڕێز محەممەد علی سەلمان لە خزمەتانە ئەم کتێبەت نووسیەوە هەروە پێشتریش وەکو فیلمێک بە کورتی باست کردووە ئیشەڵا کە سەرکەوتووە بی و زیاتر بەردەوام بی سپاس کە بەشداریکە لە بەرنامەکەی.